هێوی ساڵانێکی زۆر من لە ڕۆژنامەیە کارم کردووە. خۆسکەم بەخۆت. سپاس. جیهانێکی تایبەتە زۆر جیاوازە لەو جیهانی کە لەمەیە هەیە یاخود لەم ئایپادا هەیە یاخود لە کۆمپیوتەرە و لاپتۆپەکانە هەیە لە ماڵەوە لە ئۆفیسەکان. مە دنیایەکی تایبەتە. ئێمە ئەمڕۆ ئەم بابەتی ڕۆژنامەی کاغەزیەمان هەڵبژاردووە بۆ ئەوەی گفتوگوۆیە بکەین لەم سەردەمی تەکنەلۆژیا و زۆربوونی سەکۆیانی تۆڕەکانی ئینتەرنێت یاخود ئەوانەی ناو تۆڕی ئینتەرنێت نەک تۆڕەکانی ئینتەرنێت ڕۆژنامەی کاغەزی چی پێگەیەکی ماوە ئێستا من ناو خەڵکە چی پێگەیەکی هەیە چی مانایەکی هەیە ڕەنگەوەی ئیشی تیا بکات نەیگۆڕێتەوە بە هیچ شتێکی تر لەو دنیایی کە لە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکانە هەیە بەڵام خەڵکێکژەیە لەوانەیە بڵێن ئێمە ئینتەرنێتەکە کە هێڵەکەمان پڕەکەینەوە هەم فەیسبووکی پێەکەین چاتی پێەکەین ماسنجەر واتسئاپ چی زۆرن ئەو بابەتانی پێوەستن بە هێڵی ئینتەرنێتەوە بەڵام ئەمە تاموچێژی جیاوازە بە تایبەتی لەبەرەوەی دەستی لێ ئەڵێن پەیوەندیەکە ڕاستە و خۆترە ئایا ڕووبەڕبوونەوەی هەواڵ و زانیاری ناڕاست و نادروست لە ڕۆژنامەدا ئاسانتر مامەڵی لەگەڵاکرێت لە چاو تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە چاو ئینتەرنێتە یاخود ئەسڵەن باوی کاغەزەکە ماوە یاننا ئەمە تەورێکی سەرەکی و گرنگە گفتوگۆی لەسەرەکەین لەگەڵ بەڕێز فەلاحکەریم ڕۆژنامە نووس و نووسەر لە ڕۆژنامەی کومساینیۆ سەرپەرشتیاری پاشکۆی زاخاوی زاراوەکان سا لە ستۆدیۆ لەگەڵمانە بەخێوی کاک فەلاح. کاک فەلاح بەخێر بێ. زۆر سپاس بەیانیتان باش. بەیانی تۆش باش. ینی بینەران و جۆگرانی کورسات باش. بەخێر بێ. هاوکار ئاماژەی بۆ کرد کە بۆ نمونە ئەم دوانە کۆنتڕۆلی هەموو شتێکی کردووە. ئەمە کاریگەری هەیە لەسەر گۆڕانکاری زمان لەسەر کولتور لەسەر شێوازی ژیان لەسەر زۆر بابەتی دیکە ڕەنگە ئەمە زۆر بۆوازحی بە کۆمەڵەکەمانێ هەندێک جار هەڵوەشانەوە یەکەم قسەی دیارە لەگەڵ یانیە وەڕیار لای توێ من لە تۆ پرسەمە بەرەو کوێ گەشتووە چی وای لێکردن ئەمەی کە ئێستا ئێمە باسمان کرد وای لێکردن ئەمە بەرهەم بێنن زۆر سپاس بۆ دەرفەتە لە ڕاستیە کاغەز گرنگی خۆی لەدەست نەداوە و لە دەستیشی نادا چکە بە درێژایی مێژوو مرۆڤایەتی نووسین لەسەر پێستەوە کە دەستی پێ کردوە لەسەر پارچە قوڕەکان دەبینین بەهای ئەوانە هێشتا زۆر زیاترە لەو کاغەزی کە ئێستا لەبەردەستی ئێمایەکە 500 ساڵەکە دروست کراوە بڵێ یا بڵێن دۆزراوەتەوە بۆیە نووسینی تەوسیقی ئەوەی کە عەرەب پێڵە یا ئەوەی کە ئەبێ بۆ بەڵگەنامە و ئەرشیفی قەت ناتوانی بەهاکەی لەدەست بدەیت و هیچ کەسێک هەتا کۆمەڵگە بەرەو پێشەوە بچێت بەهای ئەوانە زیاترە بن ئێمە ئێستا بۆ ئەدەبیاتی کلاسیکی خۆمان بۆ کێ ئەگەڕێنەوە بۆ دیوانە شعریە کۆنەکان بەڕاستی ناگەڕێنەوە ناو ئینتەرنێت و فەیسبوک چکە ئەگەر لە ناو ئینتەرنێت و سۆسیال میدیاشا هەبێت ئەسڵی بابەتەکە کاغەزیەکەیە یا پێستەکەیە یا ئەرشیفە کۆنە بەڵگەنامەیکەیە هاتوۆتە ناو ئەمەوە بۆیە کوردستانی نوێ یا هەر ڕۆژنامەیەکی تری کاغەزی ڕاستە لە پاشەکشایە لە ڕووی تیراژەوە کتێب لە پاشەکشایە لە ڕووی تیراژەوە بەڵام بەهای خۆی لەدەست نەداوە بەهاکەی بەهایەکی تەوسیقی و لێکۆڵیاریە یعنی هەر ناوەندێکی زانستی هەر کەسێکی ئەکادیمی بێوێت لێکۆڵینەوەی بکات لەسەر بابەتی ئەبێ بگەڕێتەوە بۆ سەرچاوە ئەسڵەکان کە ئێمە وەکو کتێب یا و باوڵێن وەکو وەرەق کاغەز لەگەڵی ڕاهاتووی لە وڵاتانی دراوسێ خۆمانە ڕۆژنامەی زۆر بڵاو بۆتەوە ینی لە تورکیا لە ئێران لە سعودیە لە لوبنان لە هەموو ئەم وڵاتانی دۆروبەری خۆمان میسر تیراژەکانیان دابەزیوە ینی ئینکاری لەگەڵ ئەوە ناکرێت لەبەرەوەی بەڕاستی دەستڕاگەیشتن بە مۆبایل و ئینتەرنێت زۆر ئاسان بۆەوە لە داهاتوە زۆر ئاسانترە بێت بەڵام سەرڕای لایەنە باشیەکانی کە ئەوەیە خێراتر شتەکانت پێ ئەگەیەنێ لایەنی زۆر مەترسی دارتری هەیە ئەویش ئەوەیە کە مەترسیەکەی بە شێوەیەکی زۆر هەیە من و لەسەر خۆ کاریگەری داێ ڕاستە خێرایی لە گواستنەوەکەی زۆر باشە زۆر خێرایی پێدەگەێنێ بەڵام ئینتەرنێت هەڵێمە بەست کاریگەریە خراپەکەی زۆر بە هێواشی کاریگەری خۆی یا باوڵێن تەسیراتەکانی داێ بۆ نمونە ئەوەی کە باستان کرد زمان شێواندنی کللتور ینی ئەو
ئینتەرنێت یا با بڵێن سوسیال میدیا چونکە فەزایەکی کراوەیەوە هیچ جۆرە سانسۆرێکی لەسەر نییە ئێمە سەرروتاری سبەینی ئەو پاشکۆیە لەسەر ئەو بابەتەیە زاخای پەیوەندی بەڵێ پەیوەندی نێوان پۆپۆلیزم و سوسیال میدیا چییە ئێستا چونکە بە پێی و لێ پرسم بەیانی مەلەفەکەیە با بڵێن مەلەفی ئێوە دوو تاکو ئێستا ئەمە سێ ئەمە دوو ژمارە بەڵێ باشە زاخاوی زاراوەکان سێمیش لەڕێ ببوورە با من پرسی بەڵێ سبێنێ هەموو 12 مانگێک بڵاوێتەوە هەموو 12 مانگەکە 12 لاپەڕە بڵاوێتەوە لەسەر یەک زاراوەی تایبەت هێفی خان پرسیاری ئەوەی کەوتی بۆچی زاخایی زاراوەکان یا جەنابەت بوون تەرکیزەکەم زۆری نەبوو بەڕاستی کوردستانی نوێ دەستپێشەریکی کرد لەم ساڵی 2021ەیە ئەویش ئەم پاشکۆیە بوو سەرڕای ئەوەی کە پاشکۆکانی تری هەیە و بەردەوامە و ڕۆژانە پاشکۆی تایبەتی هەیە بۆ هەرێکێک لە بابەتەکان دۆسێ هەیە کەشتی نوێ هەیە کە هەمە ڕەنگە گوندەکان هەیە یعنی تایبەتە بە ژیانی گوندنیشانی کوردستان چەندین پاشکۆی تری جیاوازمان هەیە ئەمە ئێمە لە ئەدەبیاتی سیاسیە ئەدەبیاتی سیاسی کوردستانە سەرڕای ئەوەی کە شۆڕشمان هەیە سەرڕای ئەوەی کە خەڵکی تایبەتمەندمان هەیە لە بواری سیاسی و لە بواری لێکۆڵینەوەی سیاسیە بەڵام لە بواری سەرچاوی سیاسیە بەڕاستی لاوازی و کورد سەرچاوە سیاسەکانی ئێمە کتێبەکانی ئێمە زیاتر یا عەرەبیە یا فارسیە یا ئەگەر کەسێک ئینگلیزی کە لە ڕابردووە ژمارە ئینگلیزی دەستدانەکانمان زۆر کەم بووە ئینگلیزی بووە ئەگەنا وەکو کورد سەرچاوە کتێبی سیاسیمان نەبووە تەنانەت هەتا ئێستا من فەرهەنگێکی سیاسی بەمانای فەرهەنگی سیاسی یا فەرهەنگێکی ئابووری نیمانە وەکو دەستەواژەکان ئێمە فەرهەنگی سیاسیمان هەیە خوا لە خۆش بوو بورانقانە فەرهەنگی نوێ کە لە ناوەڕاستی هەشتاکان بڵاوبەوە ئەو کاتە ئەو فەرهەنگە کاریگەریکی زۆر گەورە لەسەر ڕووناکردنەوەی بیری ئەو خەڵکانە هەبوو کە لە ناو ڕێخستنەکانی شۆڕشائیشیانە کرد یا کاری سیاسیانە کرد چکە تعریفێک پێناسەیەکی کورتی لەسەر دەستەواژەیەک زاراوەیەکی سیاسیە بوو من خۆمی کێکم لەوانەیە کە سیاسەتی ئاپارتایت لە ڕێگەی ئەو فەرهەنگەوە زانیم چییە نەم ئەزانی چیە ئێمە لێرە لە کوردستانی هاتین تقریبەن لەم ڕوانگەیەوە ویسما ئیشێکی گەورەتر بکەین ئیشە گەورەترەکە ئەوەیە کە یەک دەستەواژەی سیاسی بەڵام ڕێگوڕیشەی دەستەواژەکە لەکوێ بووە بە ئەزمونێکی سیاسی لە ناو کۆمەڵگەکانە لە چەند وڵات بەکارێت شێوازەکانی چییە خاصیەتەکانی چییە سیفاتەکانی ئەو کەسانی کە هەڵگری ئەم دەستەواژە سیاسیان چین هەموو ئەمانە زیاتر تەرکیزیشمان لەسەر ئەو لێکۆڵینەوە سیاسی کۆمەڵایەتیانەیە کە وڵاتانی تر یا کەسانی تر بە زمانەکانی تر کردویانە وەری ئەگەڕین بۆ کوردی یەکەمیان یاخیبوونی مەدەنیە سەر نووسینی خۆمان یەکەمیان یاخیبوونی مەدەنی دووەمیان فاشیزم سێمیان پۆپۆلیزم پۆپۆلیزم ئەوەندەی پێی گەشتون و واسبێنە چای پیشە بێت و بڵاوێت و تۆ ماکێتەکەی هێنا پۆپۆلیزم چی لە کۆمەڵگاکان کردو و بەرەوکوێیانە بات خۆ هەریکێک لە دەستەواژە هەمووەکو ئایدۆلۆژیە چکە هەندێک دەستەواژەمان هەیە ئایدۆلۆژیایە هەندێک دەستەواژەمان هەیە گوتارە هەندێک دەستەواژەمان هەیە وەک استراتیژێک هێزێک یا گروپێک یا کۆمەڵە کەسێک لە ڕێکخراوێکە بەکاری هێنن بۆ بەدیهێنانی ئامانجەکانی خۆیان پۆپۆلیزم ئەتوانم بڵم یعنی فاشیزم چۆن کارەسات بوو لە سەدەی 19 بەسەر مرۆڤایەتیە هات پۆپۆلیزمیش یەکێکی ترە لەو کارەساتانەی کە بەسەر مرۆڤایەتیە هاتووە ئەو ئێستا تیای ئاژین بەداخەوە سەدەی 20 سەدەی پۆپۆلیزمە 21 ببوورە کاتە ئەوترش ماڵە کرد سەدەی 20 باسی شەڕی دوای شەڕی جیهانی یەکەم بزانن ها دوای شەڕی جیهانی یەکەم و کۆتایی شەڕی جیهانی دووەم کە فاشێت باڵا دەست بوو لە ئیتالیا و لە ئەڵمانیا بە تایبەتی ئێمە ئێستا بەهۆی ئینتەرنێتەوە بەداخەوە بەهۆی ئینتەرنێتەوە لە ناو لووتکەی ناڵم قوڵایی لە ناو لووتکەی پۆپۆلیزمە ئەژین لە سەراسەری دنیا لە ئەمریکای لاتینەوە بیگرە هەتا ئەگاتەوە خۆرهەڵاتی ئاسیا بەداخێکی زۆرە کوردستانی ئێمەش بەدەر نیە لەوە بەتایبەت ئەگەر ئێمە جیاوازێکی زۆر گەورە ببینین لە نێوان
وشیاری سیاسی کۆمەڵگەی جیهانی سێهەم لەگەڵ کۆمەڵگای ئەوروپیا ینی کاک هاوکار هێدی خان بەپێی لێکۆڵینەوەی کۆمەڵایەتی سیاسی کە کراوە لە ئەوروپاوە لە وڵاتانی جیهانی سێمە تاکی ئەم دوو کۆمەڵگەیە ئاستی وشیاری سیاسیان زۆر جیاوازترە لە یەکتری ینی ئەو ڕێژەیە کە لە ئەوروپا هەیە ئاگای لەوەی نییە سەرۆکوەزیرانەکەی ناوی چییە بەرنامەی حیزبی بەشداربوو لە هەڵبژاردنە چییە زۆر زۆر زیاترە لەوەی کە لە جیهانی سەیە هەیە ئێستا ئێمە لە عێراقا ژین هەر لە ئێستاوەزانین چەند گروپ و حیزب و ڕێکخراو بەشداری لە هەڵبژاردنە ئەزانین کە پێی بە یا پێی نەبێ پێش من کاندیدێکی هاوپەیمانی کوردستان لێرە بوو ئەزانی بەرنمەکەی چییە ئەوێ چی بکە لە داهاتوە ینی خەڵکی ئەمە زۆر وشارترە لە ئاگایی سیاسیە بەڵام ئەو کۆمەلگانەی کە ئەو وشارە سیاسیان کەمە پۆپۆلیستەکان زۆر باش توانیانە لە ڕێگەی سوسیال میدیاوە کاریگەریان لەسەردانن بەتایبەت ئەگەر بزانین یەکێک لە ڕەکیزە ئەساسیەکانی پۆپۆلیزمەکان دیبیتە وتارە دروشمە کە تێکەڵ بێتەوە لەگەڵ دیماگۆگیێتە لەگەڵ هەڵخەڵەتاندنە لەگەڵ جۆرێک لە چاوبەستیە باشە و لە کۆتاییشە بەڕاستی بەپێی ئەو دراسانەی کە کراوە لەس و بەپێی ئەو ئەزمونانەی کە پۆپۆلیستەکان هەیەە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بەتایبەت لە ئەمریکای لاتین و ئەم ساڵانەی دوایی لە ئەوروپایە ئەبینی کە پۆپۆلیستەکان کە دەسەڵاتە گرنە دەست خراپترین جۆری سەرکوتکاریان دەرەچێت ناهێڵم بە هیچ شێوەیەک ڕێکخرا و سندیکا و ئۆپۆزیسیۆن وجودی هەیە چکە ئەوان بەناوی زۆری نێ خەڵکەوە ترامپ پێویست دەسەڵات هەر تەسلیم نە بەستەبن ئێمە دیاردەی پۆپۆلیزم لە ئەوروپایە لە بەبێ جیاوازی لە هەموو وڵاتانی ئەوروپا بینیمانە و لە ئەمریکا بینیمانە ترامپ لە ئەمریکای لەم هەڵبژاردنەی پێشوا ساندێرس یەکێکە لەو پۆپۆلیستانەی کە ئەویست بێت یعنی ببێ بەسەر کۆماری ئەمریکا سارکۆزی بەرلسکۆنی چەندین نمونەی تر هەتاوەک ئێستا بەردەوامی هەیە و بەداخەوە پۆپۆلیزم چونکە خۆی ئایدۆلۆژیانە چونکە سێ پێناسی جیازەیە بۆ پۆپۆلیزم هەندێک لە سپۆڕانی بواری زانستی سیاسی وەک استراتیژێک ینی پێناسەیەکەن هەندێکیان وەک گوتارێک پێناسەیەکەن مادام هەتاوەکو ئێستا بنەما و بنچینەی ئایدۆلۆژیایەکی کامڵ و سەربەخۆی خۆی نییە هەموو بیر و بۆچوونە سیاسەکان ئەتوان بەکاری بێنن دینیەکان ئەتوان بەکاری بێنن چەپەکان ئەتوان بەکاری بێنن لیبرال ئەتوانی بەکاری بێنێ دیموکرات خوازەکان ئەتوان بەکاری بێنن سەوزەکان ئەتوان بەکاری یعنی هەر کەس بیەوێت نیەتی هەبێ بۆ ئەوەی خەڵک جۆرێک لە خەڵخەڵتاندنی خەڵک بکات ئەتوانێت پۆپۆلیزم بەکار بێنێ بەش هاوڕان ئەماشە باکەڵم کاتنەوە وەڵام من ئەم پرسیارێکێکم بۆم گرنگە بدر لە قسەکردن لەگەڵ جنابەت زۆر خۆشە لە بڕی ئەو نەبەجوانی باسی بابەتەکانەکەی ینی حەزێکی بەس کوێن بکری بدر لە ساراوەکان بدر لە ساراوانی کە ئاماشەت پێدا ئێمە گرفتێکترمانەیە و ئاماژەشم پێدا سوسیال میدیا کۆنتترۆلی کۆمەڵگی کردو کۆمەڵک دەستەواژە هێنێتە ناو کۆمەلگەکەمانەوە کە ڕەنگە ینی من ڕۆژانێک ئیش بە وشەکانەکەم هەندێک جار لەم هاوکارەر بەرامبەر بە وشەیە وشەی کوردی چی هەیە بەڕاستی ئەمە گرفتە من کاتێک بۆ وشێکی کوردیدا ئەمێنم هەندێک جار وشەی عەرەبیان وشێکی ئینگلیزی بەکارن ئەمە گرفتە ئێمە چی بکەین بۆ ئەوی چارەسەری ئەمە بکەین ئێوە دەتوانن لە ڕێگەی ئەم پاشکۆیەوە چارەسەری ئەم گرفتانە بکەن کۆمەڵە گوشە هەیە کە خەریکە ئاسرەتەوە لە زمان و لە کولتورەکە ئێمە بیهێنە ناوە بۆ نمونە وشەی سڤیلمانێ لە بەرامبەردا مەدەنی بەکارێنین بەڵام ڕاستی ئێستا کە لە من بپرسی لە بەرامبەر وشەی سڤیل وشەیەکی کوردی نازانم چی پێڵێن ڕاست بەداخەوە ینی هەندێک مەسئولیت هەیە لێپرساوەتی هەیە لێپرساوەتی فەردی نییە ناتوانم بە تەنیا هەندێک شتەکەم بەڵام بە هەر سێکمان ئەتوانین شتێک بکەین کە بتوانێت کاریگەریەکی باشتر دابنێت وەک وتمان سوسیال میدیا لەبەرەوەی سانسۆری لەسەر نییە بەڕاستی ناتوانرێت هیچی لەگەڵا بکرێت چونکە هەر کەس بەو جۆرەی کە خۆی ئەجا ئەمەش کێشەیەکی ترە ئایا ئێمە لە سەرەتای 2000ەکانە ئەو کاتە هاوکاریش بێکەوە بووین لە کوردستانی باسخواسێکی زۆر هەبوو لەسەر دەستەواژەی بە جیهانی بوون هەندێک ئەیانەوەت بە جیهانی بوون دنیا ئاکات بە گوندێکی زۆر بچووک هەندێک لە وڵاتان ئەو کاتە خۆیان ئامادەکرد بۆ ئەوەی کە ئەو شەپۆلەی کە بە جیهانی بوون
ئێوێ بینێرێتە دەرەوەی خۆی کە بەجیهانی بوون ئەو کاتە و ئێستش بە مانای گەشەپێدان و پەرەپێدانی ئینتەرنێت و سوسیال میدیا بوو ئەو تا ئێستا ئێمە شەپۆلەکانی ئەبینین هەندێک وڵات وەکو چین وەکو ئێران وەکو هندستان باوەڕیان هەبوو کە یعنی با بڵێ خۆیان ئامادە کردبوو بۆی کە ئیستقبالی ئەم شەپۆلی بە جیهانی بوونە بکەن بەڵام تەرجەمەی کەنەوە بۆ شەوەی کە کولتور و ئادابی کۆمەڵگەکانی ئەوان ئەیخوازێت لەگەوەی کە خۆتی تەسلیم بکەیت بەداخەوە ئێمە وەکو کورد لەبەر ئەو شەپۆلایەن و ئەمان هێنێ و ئەمان بات هیچ سانسۆرێکمان نییە و هیچ ڕێگریەکمان نییە ئەمانەی کە ئەکرێت هەم کوردستانی نوێی هەیە هەندێک لە ناوەندەکانی چاپ و بڵاوکەنەوە بەداخەوە ینی ئەمانە مەسئولیەتێکی جەماعین حکوومەتە بێ بەشداربێتیایە لە حکوومەتە ئێمە موسساتمانەیە وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری و ئەکادیمیای زمانەوانی لە جاران هەبوو کۆڕیزانیاری کورد کە ئەتوانێت بە ناوەندێکی زانستی و ئەکادیمی بێت زانکۆکانمان بتوان بیکەن هەموو ئەمانە ئەبێ لێپرسایەتی ئەم بابەت هەڵگرن ئەگەر نا بەوەی کە دووسێ کەس یا چوار کەس لە کەناڵەکەی بۆ هەڵە پشوکانی دواتردا بێتە هەوڵێکی جاهێوی نەک 15 خولەک و 20 خولەک ئەبێ 30 خولەکی زیاتریش بە دابنەی بۆ هەم سارا و شانە دەستخۆش بە بەڕێز فەلاح کەریم ڕۆژنامە نووس و نووسەر لە ڕۆژنامەی کوردستانی نووس سەرپەرشتیاری زاخاوی زاراوەکانیش کە سێەم ژماری سوێنێ لە دایکە بێت زۆر بەخێر ماگەمان کرد سەر